لەگەڵ درێژەکێشانی جەنگ و چوونە ناو سێم ساڵیەوە قەیرانێکی قوڵی ئەخلاقی و سەربازی بەرۆکی سوپای ئیسرائیلی گرتووە. تاڵانکردن و دزینی ماڵ و موڵکی هاوڵاتیانی مەدەنی لە باشووری لوبنان لەلایەن سەربازانی زایۆنیەوە بووەتە دیاردەیەکی بەربڵاو. ئەمە شوای لە گەورە بەرپرسان و شارەزایانی ئەمنی ئیسرائیل کردووە هۆشداری بدەن لەوەی سوپاکەیان خەریکە لە هێزێکی ڕێکخراوە دەگۆڕێت بۆ چەتەیەکی چەکدار و سوپای دزەکان. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی هائارێتزی عیبری سەربازانی هێزی فەرمیویەدەگی زایۆنی لە باشووری لوبنان بە شێوەیەکی بەربڵاو سەرقاڵی تاڵانکردنی ماڵ و دوکانەکانن. دزینی ماتۆرسکیل، تەلەڤیزیۆن، فەرش، قەنەفە و کەلوپەلی ناوماڵ بووەتە کارێکی ڕۆژانەیان. ئەوەی جێگەی سەرنجە ئەم کارانە بەنهێنی ناکرێن، بەڵکو سەربازەکان باشکراو لە بەرچاوی هەمووان کەلوپەلە دزراوەکان بار دەکەنە ناو ئۆتۆمبیلە سەربازیەکانەوە و دەیان بن. هەرچەندە سوپا دەڵێت پۆلیسی سەربازی لە خاڵە سنووریەکان پشکنین دەکات، بەڵام لە ڕاستیدا بەشێک لە بازگەکان لابراون و ڕێگە بە تاڵانچیەکان دەدرێت بە ئاسانی تێپەڕ ببن. هۆکاری سەرەکی تەشەنەسەندنی ئەم دیاردەیە نەبوونی لێپرسینەوە و داڕمانی پرەنسیپی سەربازیە و سەربازەکان دەڵێن فەرماندەی کەتیبە و لیواکان ئاگاداری دۆخەکەن. هەندێکیان تووڕە دەبن و هاوار دەکەن، بەڵام هیچ سزایەک زیندانیکردنێک یان لێکۆڵینەوەیەک بوونی نییە. سەربازێک دەڵێت هەندێک لە سەربازەیە دەگەکان زیاتر لە 500 ڕۆژە خزمەت دەکەن. فەرماندەکان ناوێرن سزایان بدەن یان زیندانیان بکەن، چونکە دەترسن بۆ گەڕی داهاتووی شەڕەکە نەگەڕێنەوە. بۆیە پێیان باشترە چاوپۆشی لە تاڵانیەکانیان بکەن. ئەم دۆخە زەنگی مەترسی لە ناوخۆی قەوارەی زایۆنی لێداوە. لە وتارێکی ڕۆژنامە عیبریەکەدا هاتووە ئەو سوپایەی ڕێکوپێکی و بەهاکانی لەدەست دەدات. سەرەڕایەوەی دەبێتە هێزێکی دڕندەتر، هاوکات دەبێتە چەتەیەکی چەکدار و کۆتاییەکەشی هەم لە دەستدانی وێنە ئەخلاقیەکە و هەمیش دۆڕانە لە گۆڕەپانی جەنگدا. ئەم هۆشیاریە لە کاتێکدایە کە ئیال زامیر بەرپرس لە دەستەی ئەرکانی سوپای داگیرکەر بە ئاشکرا باسی لەم دیاردەیە کردووە و بەکارێکی قێزەون ناوی بردووە کە ناوی سوپای زڕاندووە. زامیر هۆشداری داوە کە داڕمانی پێوەرە ئەخلاقی و ئینزیباتیەکان مەترسیەکەی کەمتر نییە لە هەڕەشە سەربازیەکانی سەر ئیسرائیل. بە بڕوای شیکەرەوان دزینی چەند فەرش و تەلەڤیزیۆن و کەرەستەیەکی ماڵان لە غەزە و لوبنان نیشانەی سڕینەوەی سنوورەکانی نێوان سوپایەکی ڕێکخرا و هێزێکی لە ڕێدەرچوو چەتەیە. جەنگی درێژخایەن و مانەوەی سەربازەکان لە ناوچە چۆڵکراوەکانی باشووری لوبنان کە ڕوبەڕووبوونەوەی سەربازی توندوتیژی تێدا نەماوە وای کردووە سەربازە ئیسرائیلەکان هەموو فەڵەستینی و لوبنانیەک وەک دوژمنێک ببینن کە شایستەی کوشتن یان سوکایەتی پێکردن یان تاڵانکردنی سامانەکەیەتی.